دیارە هەر لە ساڵانی ڕابردووش کە بیندراوە لەگەڵ نزیکبوونەوە لە حملەکانی هەڵبژاردن ژمارێکی زۆر لە پۆستەرەکان لەسەر شەقامە گشتیەکان لە کوچە و کۆڵانەکان لە شوێنە گشتیەکان هەڵدەواسترێن کە بانگەشەیە بۆ کاندیدەکان یاخود گەیاندنی پەیامە جۆرە و جۆرەکانی هەڵبژاردن. ئەمە جگەلەوەی کە سیمای شار و ناوچەکان ناشرین دەکات دەبێتە هۆی پیسکردنی ژینگە. جا تایبەت بەم بابەتە سیمینارێک بەڕێوە چووە کە سیمیناری وزەی خاوێن بۆ کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق بەڕێوە چوو، تێدا باستەوە کراوە لە بەدیلی بەکارهێنانی با بڵێ پۆستەر لەسەر شەقامەکان هەوڵ بدرێت لە ڕێگەی ئینتەرنێت و چەند ڕێگەیەکی دیکەی وزەی خاوێن بانگەشا بۆ حملەکانی هەڵبژاردن بکرێت. تایبەت بەم بابەتە زۆر بەڕێز لوقمان شێروانی کە بەڕێزیان شارەزان لە هۆشیاری ژینگەی ڕاستەوخۆ لە ستۆدیۆی هەولێرەوە لەگەڵمانە کاک لوقمان سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان. دەمەوێت باس لەوە بکەین لە ئێستادا هەوڵدان بۆ بەڕێوەچوونی سیمینارێکی لەو شێوەیە تا چەندە گرنگە و ئامانج لە بەڕێوەچوونی ئەم سیمیناران و دەستپێشخەری بۆ بەڕێوەچوونی ئەم سیمیناران تا چەندەوا دەکات لە حملەکانی هەڵبژاردن با بڵێن کە وزەی خاوێن بۆ هەڵبژاردن بەکاربێنرێت. سڵاو ڕێز بانیتان باشی وەدارم سەلامەت بن. سڵاو ڕێزمان بۆ بینەران هەیە. لە ڕاستیدا مەسلەی هەڵبژاردن لەگەڵ پاراستی ژینگەدا دوانەیەکی هەندێک جار هەیە ناکۆکن واوکێشێکن زۆر کات لەوانەیە ناکۆک بن بە حکمی ئەوەی پرۆسەکانی هەڵبژاردن زۆر کات حاڵەتی پیسبوونی ژینگە بەدی دێنێ یاخود دەکەوێتەوە لەبەر ئەوەی لە پرۆسەکانی هەڵبژاردندا کۆمەڵە حاڵەتمان هەیەکی لەوانە وزە یاخود سوتەمەنیەکان زیاتر دەسووتێ. دووەم زۆر کات دەنگ زیاتر دروست دەبێ. خاڵێکی سێەم ژینگەی بینین زۆر کات پیس دەبێ. ئەمانە هەمان پەیوەندیان بە ژینگەوە هەیە. ئەگەر لە یەکەمەوە دەست پێ بکەین لەبەر ئەوەی ئێمە لە هەرێمی کوردستان وزەی خاوێن بەکار نایەنین بۆ بزوێنەرەکانمان چ وەکو ئۆتۆمبیل چ بەرهێمنانی کارەبا چ لە کارگەکانمان ئەمانە هەمیشە کێشەمان هەیە. چونکی وزەی خاوێن جیاوازەکەی ئەوەیە کە دۆستی ژینگەیە. ئەگەر ڕێژێک شت پێ بڵێم کە پێم خۆش و باسی بکەم مەسەن وزەی خاوێن لە 135 لە ئاو بەرهەم دێ 135 کە لە با بەرهەم دێ 113 لە خۆر بەرهەم دێ و 180 لە ڕووەک و لە 113 لە دووبارە بوونەوەی دووبارە بەکارهێنانەوەی ئەو وزەیە بەرهەم دێ. لەبەر ئەوە لە هەرێمی کوردستان ئێمە بە نسبەیەکی کەم سود لە وزانە وەرناگرین ناچار سوتەمەنی دەستێنین کە کاتێک حملەیەکی هەڵبژاردن دەکرێت لەوانێ بەدان ئۆتۆمبیل بە دوایەکەوە بێ یا لە شوێنێکی کۆ دەبرێت کۆ بوونەوە ڕوودەدا خەڵکێکی زۆر بۆ شوێنە بۆ ئۆتۆمبیل دێ. بۆی زۆر گرنگە هەم کۆمیسیۆن هەم لانە سیاسیەکان هەم هاوڵاتی وەشیاری بۆی هەبێ بەکارهێنانی ئۆتۆمبیل یەکسانە بە پیسبوونی ژینگە چونکی ئۆتۆمبیلەکانی ئێمە بە وزەی خاوێن کار ناکەن. بابەتێکی تر مەسلەی ئەم ژاوەژاوی زۆرە. ئێمە لە هەر شوێنێک کە ژاوەژاو زۆر بوو چ لە کاتی هەڵبژاردنین یان لە کاتێکی ترابین کە ڕێژەی پێوانەکەی دەڵێن 20 دیزەبڵ دەبێ ئەگەر لەوە زیاتر بوو لەو دەنگە ینی بۆ پێوانەیە زیاتر بوو بڵێن لە 20 پێوانەی دیزەبڵ ئەوە هۆکارێکە بۆ پیسبوونی ژینگەی ژاوەژاو بیستن. بابەتێکی تر پەیوەندی بە بینینەوە هەیە. زۆر کاتەیە هەڵواسینی تابلۆکان یا چەسپاندن بە شوێنەکانەوە دووبارە گرفتێکی ترە لە پرۆسەکانی هەڵبژاردن کە هەمیشە پێویستەکە لایەنە سیاسیەکان ڕەچاوی بکەن وەلو کۆمیسیۆن ئێستاکە کۆمەڵی مەرجیدا نابوو ئەم کۆمیسیۆنی هەرێمی کوردستان و هەم کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراقیش بەڵام کەم تا زۆر سەرپێچیە هەر هەن چونکە گرفتەکە لێرە ئەوەیە ژینگە کاتێک پیس دەبێ دەرهاویشت و سلبیاتەکەی بۆ هەموو خەڵکە لەوانەیە کەسێک ئەنجامی بدە بەڵام بۆ هەموو خەڵک کارەسا دروستەکە جۆرێک لە جۆرەکان. باشە دیارە ئەو ڕێگەیانی کە باسمان کرد بۆ بانگەشەکردن بۆ حملەکانی هەڵبژاردن و بەکارهێنانی وزەی خاوێن و چەند بابەتێکی دیکە دەکرێت بڵێ لە هەڵبژاردنەکانی ئەم جارەدا تاوی ئەو بابەتانە جێبەجێ دەکرێت؟ وەلەوە پەیوەندی بە بڕیاری کۆمیسیۆنەوەی ئەوان ڕێنمایەکان بەڵام ئێمە وەکو شارەزانی باریژ بەڵێ ڕێنماییەکانی ئەم جارە تا چەندە لێک نزیکە لەگەڵ ئەو سیمیناری کە پێشکەش کراوە؟ ئەوە کۆمیسیۆن لەوانێت لە داهاتوودا بڕیاری لەسەر بدا بەڵام ئێمە وەکو دەستەی ژینگە لە هەڵبژاردنەکانی تریشدا ڕێنمایمدا بووە کۆمیسیۆن کە کۆمیسیۆن ئەو ڕێنمایانە لەسەر لایەنە سیاسیەکان جێبەجێ بکرێ و هەر لایەنێکی سیاسیە هەر کاندیدێک پابەند نەبوو
سزای دارایی بدرێ بەڵام ئێمە ئومێد دەکەین لاهەنە سیاسیەکان کاندیدەکان پاڵپشت بەو توێژینەوانی کە کراون کە کاتێک پۆستەرێک لەسەر شەقامێک دادەندرێت لەگەڵ بانگەشەیە کە لە سۆشال میدیا و لە کەناڵەکانی ڕاگەاندن دەکرێت کامیان زۆرتر کاریگەری هەیە ئەوان ئەو ڕەچاوکەن بەڕاستی بەپێی توێژینەوەکان لە وڵاتان ڕێژەی بانگەشەکردن لە میدیا و لە سۆشال میدیا کاریگەرێکی زۆر زۆر زیاترە لەوەی کە تۆ پۆستەرێک لە عامودێک بدەیت یاخود لە شوێنێک هەڵبواسی بۆی ئومێد دەکەین لە هەڵبژاردنەکانی ئایندەی هەرێمی کوردستاندا بانگەشەیەکی ژینگەیانە بکرێ بە ئامانجی ئەوەی هەم ژینگە پارێزراو بێ هەم کاندیدێکش کە پەیامێکی هەیە یا لایەنێکی سیاسی بە شێوەیەکی ژینگەی نمایشیکا بۆ دەنگدەرەکانی بۆ هەوادارەکانی. باشە کاک لوقمان دیارە لە هەرێمی کوردستانە هیچ توێژنەوەیەک تایبەت بە بانگەشەکانی هەڵبژاردن کراوە لەوەی کە بانگێژەی هەڵبژاردن لە هەرێمی کوردستان لە ڕێگەی میدیا و سوشیال میدیا و پەیامەکەی زیاتر گەیاندووە یاخود لە ڕێگەی ئەو پۆستەرانەی کە هۆکارە بۆ پیسبوونی ژینگە و ئەو ژاوەژاوەی کەوا باست کرد. ئەو بەڕێزانەی کە پسپۆڕیان میدیایە کە خۆشم یەکێکم لەوانەی بکە لە بواری پسپۆڕی میدیایە هەمیشە ئێستا سۆشیال میدیا کاریگەرەکەی زۆر زیاترە لە لایەنەکانی تر چونکە ئێمە لە پرۆسەی کۆمیونیکیشندا لە پرۆسەی گەیاندن یا لە پرۆسەی گەیشتن بە وەرگرەکانمان سۆشیال میدیا زۆر زۆر زیاترە لە سادەترین پۆڵێنیشدا ئێستا تیکتۆک بەکارهێنەرەکانی زۆرە بە تایبەتی بۆ ڕێژەی ناوجەوانان و هەم دواتر فەیسبوک و دواتر دەکرێت بڵێن سناپچاتی جۆرێک لە جۆرەکان ئەم پلاتفۆرمانە کاریگەریان ئێستا زۆر بووە بۆیە لە هەڵبژاردننی ڕابردوو لەگەڵ ئێستادا دڵنیام کاریگەری سۆشیال میدیا زۆر زیاتر بووە بۆ وەرگرەکان بۆیە دەکرێت توێژینەوەی باشتر بکرێت و تایبەت بێ لەسەر هەڵبژاردن ومێد دەکەین ئەوە بکرێت بەڵام من تاکو ئێستا بەڕاستی شتێکی وام نەبینیوە کە تایبەت بێ بە هەڵبژاردن بەڵام دڵنیام کاریگەریەکانی سۆشیال میدیا ڕۆژ بە ڕۆژ زیاترێ لەسەر وەرگرەکان لەسەر بەکارهێنەرەکانیان لەبەرەوە دەشکێت لە هەڵمەتەکانی هەڵبژاردنیشدا پشتی پێ ببەسرێ و کاندید و لانە سیاسیەکان کەمتر هەڵمەتی کلاسیکی بکەن کە لەوە پێشتر زیاتر هەڵواسینی پۆستەر و دروشم و بانگەشەکان لە شەقامەکان دەبیدرا. باشە کاک لوقمان دیارە لە سیمینارەکەدا یەکێک لە خاڵەکان بەکارهێنانی با بڵێن وزەی خاوێنە بۆ بەڕێوەچوونی حملەکانی هەڵبژاردن ڕەنگە لە بەدیلی هەڵواسینی پۆستەردا لە سوشیال میدیا و لە ڕاگەیاندنەکانەوە بتوانرێت بانگەشە بۆ کاندیدێک بکرێت بابەتێکی دیکە بە تایبەتر لە بەکارهێنانی ئۆتۆمبیل کە باست کرد ڕەنگە لە هەرێمی کوردستان هەروەک ئاگاداری کە بەکارهێنانی ئۆتۆمبیلێک کە لە وزەی خاوێن بێ یاخود هەندێک بابەتێکی دیکە زەحمەت بێ لە بەدیلی ئەمەیە چۆن پێشنیار دەکرێت بۆ بانگەشەی هەڵبژاردن. ئەوەی باسم کرد کە بەدیلی هەڵبژاردن بەشێکی سۆشیال میدیا بێ بەشێکی تری کەناڵەکانی ڕاگەاندن بێ گرنگ ئەوەیە بەڕاستی کۆبنەوەی جەماوەری تاکو بکرێ ڕوونەدا و هەڵمەتی بانگەشەکردن بە ئۆتۆمبیلی زۆر بەدوای یەکتردا بەنێو شارەکاندا ڕوونەدا کە ئەمانە پێشتر هەبوون لەبەرچ لەبەرەوانە بەڕاستی دۆستی ژینگە نین و جۆرێک لە جۆرەکان ئێستا شارستانیش نین چونکی وڵاتان ئەم شتانان کەم بۆ تۆ من زۆرێک لە ئەوکو بە دوواداچوونم کردووە خودت بینەری هەڵمەتەکانی هەڵبژاردننی وڵاتان بووم کەمتر ئەمە ڕوودەدا وەلو ئێستاکەش دەوروبەرمان هەر جۆرێک لە جۆرەکان ئەمان هەیە بەڵام بەڕاستی ئەم کۆکردنەوەی خەڵکە بە ڕێژەیەکی زۆر دووبارە هۆکارێکە بۆ پیسبوونی ژینگە لەبەر ئەوە کۆمیسیۆن دەتوانێت ڕێنمایی بکە بەڵام ئیتر گرنگەوەش لایەنە پەیوەندیدارەکان پابند بن لە هەمووش گرنگتر ئەوەیە بەڕاستی لایەنە سیاسیەکان یا کاندیدێکی دیاریکرا و پرۆژەی تایبەتی هەبێ بۆ ژینگە چونکە ئێستا ژینگە بۆتە کریسێکی جیهانی و بە جۆرێکی تر پێناسەی ژینگە هەیە لەو پێشتر ئێستا کە دەڵان هەر پێشکەوتنیەک ئەگە بە فیلتەری ژینگەدادان نەڕوە یا ژینگە ئەوکەی بۆ نەکە بە پێشکەوتن هەژماری ناکرێ بۆچی لەبەرەوەی پێشکەوتن کاتێک باشە کاتێک تەندروستە کە ئەوە دۆستی ژینگە بێ و مرۆڤ تێیدا لە سایدا پشوو بدا نەکو لە سای ئەو پێشکەوتنە مرۆڤ تووشی نەخۆشیەکانی بێت و تەندروستی لەدەست بدە لەم ڕوانگەوە هەم پێویستە هەڵبژاردن دۆستی ژینگە بێ هەم پرۆژەکانی کاندیدولانە سیاسەکانیش بە هەمان ئاراستە کار بکەن بە خاتری ئەوەی کە ئێمە هەمومان لە ژینگەیەکی دیاریکراوین و ژینگە پەیوەستە بە هەمومانەوە و جیاوازی نازانێت لە نێوان مرۆڤەکان کاملانی سیاسین و کام ڕەنگن و کام پێستن و کام ئاینن و ئایا دەوڵەمەندن یا هەژارن ئێمە ڕۆژانە و یەک مەسەنەنگاسی
ئۆکسسیزیین هەڵدەمژین ئەگەر ئەو ئۆکسسیزیینە خاوێن بێ هەمومان تەندروستە بین بەڵام کاتێک ئۆکسسیزیینەکەمان پیس بوو بێگومان هەمومان تەندروستیمان پیس دەبێت و کاریگەری سامناکی لەسەر تەندروستیمان دروست دەبێت. بەڵێ کاک لوقمان جگەل لە بابەتەکانی هەڵبژاردن و کاریگەری لەسەر ژینگە دەمێ بابەتێکی دیکە باس بکەم ئەویش بەکارهێنانی نەوتە لە هەرێمی کوردستان کە ئەمەچ کاریگەریەکی لەسەر ژینگە دەبێت کاریگەریەکانی بەکارهێنانی وزەی نەوت و هەروەها وزەکانی دیکە لە هەرێمی کوردستان کاریگەریەکانی بە چ ئاستێک گەیشتووە؟ لە جیهاندا تاوکو ئێستاکەش دوو جۆر وزەی زۆر سامناک دەستوێنرێ ئەوانش و بڕی پێ دەڵم بەردی خەڵوزی و لەگەڵ نەوت و پاشماوەکانی نەوت بێگومان لە سوتاندنی هەر لترە بڵنگ گازۆلین یاخود سوتەمەنی نێزیکی 2 کیلۆنی و 2.3 کیلۆگرام CO2 گازی دۆکسیدی کاربۆن تێکەڵ بە هەوا دەکات لە سوتانی بەردی خەڵوزیش نزیکی 2.7 کیلۆگرام گازی دۆکسیدی کاربۆن CO2 تێکەڵ هەوا دەکات. بەپێی داتاکان لە ساڵی 1970ەوە هەتاوەکو 2022 ڕێژەی هەبوونی گازی CO2 گازی دۆکسیدی کاربۆن بە 150 زیادی کردووە. یعنی لەوە پێشتر لە ساڵی 1800 مەسەرەن گازی دۆکسیدی کاربۆن مەسەرەن 200 ppm بووە بەڵام ئێستا گەیشتۆتە سەروی 431 ppm. لەبەر ئەوە ئێستا لە جیهاندا گەورەترین مشکلە چییە؟ هەبوون یا زۆربوونی ئەو گازە سامناکانەیە لە هەوادا کە وای کردووە کاریگەری گۆڕانکاری کەشوو هەوا ڕوو بدە، وای کردووە کاریگەری لەسەر طبقەی ئۆزۆن بێ، وای کردووە گەرمایی زیاتر لە گەردون پەنگ بخواتەوە، وای کردووە هاوسەنگی ژینگە تێک بدە. بۆی ئێستاکە گەورەترین مشکلە لە جیهاندا مەسەلەی گۆڕانکاریەکانی کەشوو هەوایە کە هۆکاری یەکەم و بنچینەیی دەکرێت بڵێن زۆربوونی گازی CO2وە کە ئێمە کاتێک وزەی خاوێن بەکارناهێنین کاریگەری لەسەر گۆڕانکاریەکانی کەشوو هەوا هەیە. بەڵێ دیار ئەو گۆڕانکاریانە وەکو باست کرد لە سەرتاسەری جیهاندا کاریگەریەکانی بەجێهێشتووە لە هەرێمی کوردستان بە دیاریکراوی با بڵێن هیچ داتا و ئامارێگەیە کە کاریگەریەکەی بەراورد بە ساڵانی ڕابردوو لەم ساڵاندا لە چ ئاستێکدایە؟ بابەتی ئەوەی لە هەرێمی کوردستان داتاکان چیمان پیشان دەدەن لە ڕاستیدا توێژینەوە زانستیەکانی ژینگە هەمیشە پێویست دەکرێت لەسەر زۆنێکی دیاریکراو بکرێ ناکرێ بڵێن ئێمە توێژینەوە لە هەولێر بکەین لە سلێمانیش تەعمیمی کەین گشتاندنی بۆکەین بەڵکو دەبێت ئێمە لە هەولێر هەموو ئەو پێداویستانی توێژینەوەکان دابین بکەین و بڕێتەنان لە هەولێر بدەین یان لە سلێمانی بدەین بۆی لە ڕاستیدا ئەم بابەتانە ئاسان نین و توێژینەوەکان لەو جۆرە کەمن و داتاکان کەمن بەڵام دەکرێت ئێمە پێوانەیمان هەبێ مەسەن بۆ نمونە بەراوردکاریمان هەبێ هەر تاکێکی ئەمریکا ساڵانە نزیکی 5 تەن گازی دۆکسیدی کاربۆن تێکەڵ هەوا دەکات لە ئەنجامی بەکارهێنانی ئۆتۆمبیلەکەیانە یعنی هەر وڵاتێکی ئەمریکا کاتێک ئۆتۆمبیلێکی وزەی خاوێن بەکارناهێنێ ساڵانە 5 تەن گازی دۆکسیدی کاربۆن تێکەڵ هەوا دەکات لە هەرێمی کوردستان ئەگەمە بەراوردکەین بۆ نمونە من کە ئۆتۆمبیلێکم هەیە جناب دیابینەرێکی بەڕێز ئەگەر ڕۆژانە 4 لتر مثلەن بنزین یان گازۆیل لە ئۆتۆمبیلەکەی بسووتێ نزیکی 10 کیلۆ گازی دۆکسیدی کاربۆن تێکەڵ هەوا دەکات ئەگەمە بەراوردکەین یان جارانیکەین بە مانگێک دواتر بە ساڵێک نزیکی 3 تەن و 600 کیلۆگرام هەر هاوڵاتێک لە ساڵێکدا گازی CO2 تێکەڵ هەوا دەکات لە هەرێمی کوردستاندا بەو مەرجەی کە ئۆتۆمبیلەکەی پێرفێکت بێواتە مشکلەی سەرف نەکردنی هەبێ و گازۆلێنەکە بە باشی بسووتێنێ و ئەو بنزین و گازۆلێنی کە ئێمە بەکاردێنین بە شێوەیەکی نۆرمال بێ نۆکۆکو ئێستا کە زۆربەی گومان هەیە لەسەر ئەوەی کە هەموو پێکاتە سروشتەکانی هەبێ بەڵکو جۆرێک لە جۆرەکان دەستکاری کراویش هەیە کەەوە کاریگەری زیاتر هەیە لەبەر ئەوە دەکرێت بڵێن ئێمە لەگە وڵاتانی تر جیاوازێکی کەممان هەبێ یا جیاوازێکمان نەبێت لە سووتانی گازی دۆکسیدی کاربۆن و CO2 بڵاو بکەینەوە ئەمە زاهیرەیەکە لە جیهاندا بەداخەوە بۆ ئێستا جیهان لە خەمی ئەوەدایە دەڵێ کێشە نییە مرۆڤ کە ئۆتۆمبیلی هەبێ بەڵام کێشەکە ئەوەیە کە ئۆتۆمبیلەکەی بە وزەی خاوێن کار نەکە ئەگە بە وزەی خاوێن کاری کرد ڕێژەکە هەرچەند بێ کێشەمان نییە بەڵام ئێمە لە هەرێمی کوردستان دەکێسا نزیکی 2 ملیۆن ئۆتۆمبیلی تۆمارکراومان هەیە جگە لە ئۆتۆمبیلانەی کە لە شارەکانی پارێزەکانی تری عێراق و لە تورکیا و لە ئێران کە ڕۆژان داخلی هەرێمی کوردستان دەبێ
ئەم ڕێژە زۆرە ئۆتۆمبیلە پێمان دەڵێ بەراورد بە ڕێژی سەوزایی ئێمە ژینگەکەمان لەوانەیە لە بەجێر مەترسیدا بێ یان هەنگاو دەنێن بەرەو پیسبوونی هەوای زیاترمان. ئەگەر ئەم پێوانەیە بکەین بێگومان دەکرێت بڵێن پێویستمان بەوەیە کە جارێکی تر پێداچوونەوە بە هاتنی ئۆتۆمبیل بکەین و بە جۆرەکانی ئۆتۆمبیل بکەین و بیرەوە بکەینەوە ئۆتۆمبیلی دۆستی ژینگە بێتە هەرێمی کوردستان بە خاترەوەی ژینگەمان پارێزراو بێت. بەڵێ کاک لوقمان دیارە با بڵێن هۆکارەکان بۆ پیسبوونی ژینگە لە هەرێمی کوردستان و لە سرانسەری جیهاندا زۆرن بەتایبەت لە هەرێمی کوردستان وەکو شارەزای بواری ژینگە هاوکات وەک دەستەی ژینگە لایەنە پەیوەندیدارەکان ڕێگە چارەسەرەکان پێشنیارەکان بۆ بەرگرتن لەو قەیرانانی کە لە ژینگەدا ڕوودەبن دەکرێت بڵێ لە ئاستی پێویستدا یاخود دەکرێت هەنگاوی باشتر بنێت بۆ بەرگرتن لەو مەترسیانی کە ڕوبەڕووی پیسبوونی ژینگە و تێکچوونی کەش و هەوا دەبێتەوە لە عێراق و لە هەرێمی کوردستان؟ بێگومان عێراق هەندێک راپۆرت هەیە تەبان هەرێمی کوردستانی لەگەر عێراق لە ڕووی نێودەوڵەتیەوە هەژمار دەکرێت و راپۆرتەکانی سەبڵاو دەکرێتەوە. عێراق پێنجەمین وڵاتی کارەساتباری ژینگەییە، درستە، کەواتە گرفتی ژینگەی زۆری هەیە لە ڕووی هەوا، لە ڕووی دەرهێنانی نەوت کە زۆر کلاسیک و ناژینگەییە، لە ڕووی زۆربوونی بە بیابانبوون، کەمبوونەوەی ئاو سەرچاوەکانی ئاوی دراوسەکانی کە ڕۆژانە ئاوی لێکەم دەکەنەوە، مەترسی کۆچی ژینگەی هەیە لە پارێزگەکانی خار و عێراق بۆ ناوەڕاست و بۆ هەرێمی کوردستان. هەموو ئەم گرفتانە ژینگەیانە هەن. هەروە مەسەری خاکەکەی زۆرێکیان خاکی عێراق پیس بۆ بە مادەی تیژکاوەری لە سایی ئەو جەنگانەی کە لە عێراقدا هەبوون، ئەمانە هەمووی گرفتی ژینگەین. لە هەرێمی کوردستان و عێراق بەداخەوە تاوەکو ئێستا ژینگە لە پرسی ئەولەویەتی دەکرێت بڵێن حکومەت و دەوڵەت دانیە. ئەوش بۆچی لەبەرەوەی هەر شوێنێک کە قەیرانی ئابووری یا قەیرانی سیاسی یا قەیرانەکانی تری هەبێ کەمتر لاکردنەوەی بە ژینگە، چونکی کە تۆ باسی ژینگاکەی واتە باسی کواڵێتی و ڕەفاهێتی ژیانەکەی کە کاتێک ئەو هەرێمە ئەو دەوڵەتانێکە ئەو گرفتانان هەبوو لەوانێک کەمتر لابکەنەوە بەلای ژینگەدا، یاخود ژینگە ئەولەویاتی پلە یەکەمیان نییە. بۆیە ئێمە هەم لە عێراق و هەم لە هەرێمی کوردستان بەڕاستی پێویستمان بەوەیە ئاوڕێک بە پرسی ژینگە بدەینەوە و ژینگە بێتە یەکەم سێکتەری ئەولەویاتی حکوومەت بە خاتری ئەوەی کە ژینگە پارێزراو بێ بۆی مرۆڤ تەندروستەکەی پارێزراو بێت. چونکی ئاماژەم بەوە کرد من یا بینەرێکی بەڕێز ئەگە سەرمایەکی هەرچەندێک بوو، هەرکام چەند ڤێلای هەبوو، ئۆتۆمبیلەکەی چ جۆرە ئۆتۆمبیل و چ جۆرە مۆدیلێک بوو، بەڕای من ئەوانە زۆر گرنگ نین. گرنگ ئەوەی ئەو کەسە ئایا تەندروستە، کێشەکانی ژینگەی لە دسمیدانیە. تەندروستی مرۆڤ دەبێت بکرێتە ئەولەویەتی مرۆڤ بۆەوەی کە تەندە سامان و کە هەرێمی کوردستانیا عێراق یان وڵاتان چەندە ڤێلا و شوقە و ساختمانی هەیە. لەم ڕوانگەوە ئێمە پێویستمان بەوەیە کە ئەولەویەتی کاری حکومەت، دەوڵەت، حیزبەکان هەمویان بگەڕێنەوە سەر ئەوەی کام کار بکەین کە دۆستی ژینگەیە بڕا لەوە بدەین بۆ ئەوەی کە لە داهاتوودا ژینگەکەمان پارێزراو بێت. بەڵێ زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکان، سپاس بۆ لوقمان شێروانی شارەزا لە هۆشیاری ژینگەی، دووبارە سپاس بۆ بەڕێستان کە ڕاستەوخۆ لەگەڵمان بوو.